بێگومان بە پاڵپشتی تۆیۆتا کۆمەڵێک پلانماندا ڕێژتووە هەموو کاتێک بۆ لە قەومان کۆمەڵێک پلانمان هەیە کە نەکەوین ئێمە بەس نوێنەری توێتان نین ئێمە موەزعی حەسری و ڕسمین لە بازاری عێراق واتە مەسئولیەتمان دراوەتێ کاری توێتە ئەبێ ڕێک و پێک بێ خزمەت بە ساحێبی تۆیۆتە بگەێنێ خزمەت گوزاری زیاد بکە سەلامەتی زیاد بکە حقوقی حکوومەت چۆنە ئەو هابێ کەس دەستکاری نەکات ئێمە لەو ڕێژەیەداین کە ئەو شتانە زیادکەین واتە ببینە هاندانی بوونی حکوومەتی ئەلیکترۆنی لە کارەکانی ئۆتۆمبیلدا قەبارەی ئابووری دەتوانین بڵێن ئێمە لە پلانی ئەوە بووین بگەینە 20,000 سەیارە لە بازاری عێراقدا بەڵام ئێستا دابەزی ئەو دابەزینە تا ڕادەیەک تەئسیری کردووە لە وەکیلەکانمان بەڵام ئێمە پاڵپشتیانین واتە دەعمیان دەکەین بە نرخ دەعمیان دەکەین بە یارمەتیدانیان دەعمیان دەکەین بە مادیەن و معنەویان و تەدریبی زیاد بۆ ئەوەی زەرەریان کەم بکەن و کادرەکانیان وەک خۆیان بمێن و گەورە بن هەدەفی ئەساسی توێتە ئەوەیە کە زۆر خەڵک بکاتە ئیش لەسەر ڕێوڕەشتی تۆیۆتا بۆ ئەوەی فێری کاربێ خزمەت بگەێنێ ئێمەش وابزانم زۆرمان ئەومان پێویستە کامڕۆ گەنجەکانمان چۆن پێ بگەێنین تا گەورە بن بگەنە نانی خۆیان و خزمەت بە خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بگەێنین ئێمە هەموو کاتێ لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان لەگەڵ سەرمایەدارەکانە لەگەڵ بەرهێنەرەکانە هەماهەنگیمان هەیە و هەموو کاتێ لەگەڵیان وتوێژەکەین بۆ ئەوی بتوانن ئەم پڕۆژانەی کە هەیە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان و کەنەبواری جێبەجێکردنەوە بەڕاستی ئیمڕۆ شەریکەی توێتا کە ئەم پێشنگا خنجیلانە جوانی کردوتەوە ئەمش تەجیعێکە بۆ ئەوەی کە بتوانین زیاتر هەنگاو بنین بۆ پێشەوە بەڕاستی شەریکەی توێتا زیاتر لە 50 ساڵە لە عێراقا بازارێکی باشی هەیە کاتی ئەوە هاتووە ئێمە بتوانین شارە پیشەسازیەکانمان ناوچەی ئازادمان کە داناوە لە شاری سلێمانی نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە تەجیعی شەریکاتی توێتا بکەینکەوە تەجمیعی ساری خۆی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە شاری سلێمانی بکاتەوە کە ئەمە هەنگاوێکە بێ بۆ پێشخستنی سەرمایەدارەکان هەنگاوێکە بێ بۆ گەنجەکانمان بۆ هەلی کار ئێمە ئەبێ زیاتر حکوومەت پێداگیری لەسەر ئەو بکە کە ئەو نەوچەی ئازادانی کە دانرا بکرێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەم شەریکاتانە ئەبێ ئیجبار بکرێن لەم جێگانە جێگوان بکەنەوە لەبەرەوەی زیاتر لە 50 ساڵ وتم لە عێراقا کارەکەن